ئامۆژگاریکردنی من بۆ خوێندکاران ئەبێ خوێندکار نیەتی خۆی پاکاتۆ لەگەڵ یەکەم لەحەزاتی دەستپێکردنی خوێندنە ئەبێت خوێندکار تەلەبە نیەتی خۆی پاکاتۆ کە ئەو بۆ خوا ئەخوێنێ ئەو ئەوێ ببێت بە پیاوی دوا ڕۆژی ئەم وڵاتە ئەو مناڵە ئەو هەستەی بۆ دروست بێ مامۆساش ئەبێ بۆی دروستکە باوک و دایکیش ئەبێ ئەو هەستە بۆ مناڵەکان دروستکەن کوڕم تۆ کە ئەخوێنی تۆ ئەبی بە مامۆستای ئەم ملەتە تۆ سبەینێ ئەبی بە کاربەدەستێک لە وڵاتە ئەبی بە فەرمانبەرێکی گەورە لە وڵاتە چنەها يعني مامۆسا ئێستا نابێ يعني تەلەبە نابێ خۆی بە بچووک بزانێ دائما گەیە گەورەیی بخەیتە بەردەمی کە مستەقبەل و داهاتووی تۆ چۆنە بێ ئەو تەلەبە یەکەم جا هاتە خوێندن ئەبێت تۆ ئەوەی لەبەر چاو دروستکەی سبەینێ ئەوەتان ئەبێ بە دکتۆر ئەوەتان ئەبێ بە مهندس ئەوەتان ئەبێ بە مامۆسای مزگەوت ئەوەتان ئەبێ بە مامۆسای قوتابخانە ئەوەتان هەر یەکێک يعني ئەو خۆشەویستی ئەو خوێندە بخەیتە دڵیەوە کە سبەینێ ئەو ئەبێ بە فەرمانبەرێکی گەورە لە وڵاتە کوڕهەیشیان ئەبێ برا هەر تەلەبەی خۆمانە هەر تەلەبە بۆ ئێستا ڕئیس وزەرایە هەر تەلەبە بۆ ئێستا ڕئیسی وڵاتە يعني هەموو لەو شوێنانەوە ئەبێتە ئەو جا ئەو مناڵە ئەو ڕوحێتەی تا دروستکەی زۆر مهمە بۆ ئەوەی بزانێ بۆ چی ئەخوێنێ بزانێ هەدەف لە خوێندنەکەی چییە لەبەر چی ئەخوێنێ تاوەکو خوێندکارێکی لێ هاتوو بێ جا ئەو خوێندنە ئەگەر بەو شێوە بێ لەبەر خاتر خوا بێ و بۆ مستەقبەلێکی مشرقی ڕووناکی وڵاتەکەی هەوڵ بدا ئەو ئەبێ بە عیبادەت گشتی عیبادەتە يعني چۆن نوێژەکەی ئاوا ئەو دەرسانەکە ئەیخوێنی بە عیبادەت بۆ تەژمێرێ جا تو خوا تەلەبە هەستکە چۆن دێ بۆ لەیلەتول القەدر چۆن دێ بۆ نوێژە جەماعەتەکان هەستکە ئاوا خوێندنیش ئاوایە چی خوێندکارێکی لێ دەرەچێ يعني زۆر مهمە ئەو خوێندنە ئەگەر ئابە و شێوە بخوێنێ يعني ئەبێت تەلەبە فکر و بۆچوونی خۆی ڕاست کاتۆ کە خوێندن بریتی نییە لە بەس لە هەندێ زانیاری وەریگرێت لە ڕۆژی ئیمتیحانیشە بڕاتە ناوە جواب داتەوە تەواوت لە بیری خۆی بواتەوە خوێندن يعني ئەوە علم کە ئەی خوێنی ئەو علمە ضرورە ئەگەر تۆ سبەی ببی بە هەرچی ئەو علمە ضرورە بۆت پێویستت پێیەتی ئەی خوێندکار ئەی تەلەبە ئەی باوکی مناڵەکانتان واتێ بگەێنن خۆشتان کاتێ لەگەڵیانە دەرسیان ئەدەنەوە لە ماڵەوە خۆشتان ئاوا بڕۆن نا ئەو خوێندنەوە گەورەی ئەو علمەیان پێپیشاندن ئەمە چەند گەورەیە ئەم علمە تۆ ئەی خوێنیت چەند گەورەیە ئەمە نابێ لە بیرمان بچێ تیان بگەێنن مناڵ هەست ناکە ئەو علمە چییە و لەکوێ بەکارتێ تێیگەێنی کە ئەم علمە چەند بەسوودە بۆ سبەی بۆ داهاتووی بۆ مستەقبەلی ڕاستە لەوانەیە ئەو تەلەبە بەیانی ببێ بە شتێک هەندێ لەو علمەی کە وەری گردۆ بەکاری نێنێ بەڵام پێویستی پێ ئەبێ لە ژیانە پێویستە ئێمە لە هەموو لایەک و ڕۆشنبیر بین فکرکراوە بووین جا ئەو مناڵە ئەبێ هەستکە ئەو زانستەی کە وەری ئەگرێ بەڕاستی بە کەلکی تێت نەک هەروە شتێکی ئاسایی بێت ئەبێ گرنگی بدا بە لایەنی پەروەردە مناڵ لایەنی پەروەردەیشی لا زۆر مهم بێ بەس ئەوە مهم نیە مناڵەیە زۆر زیرەکە بەڵام هیچ پەروەردە و ئەخلاقی نییە یعنی یان لە لایەنی پەروەردەوە زۆر ڕۆخاوە حیفە ئەو مناڵەوە بێ ئەبێت تێبگەین بە هەموو لایەکمانەوە هەوڵ بدەین تێگەێنین کە ئەو مناڵە پێش ئەوەی فێرزانست بێ فێر ئەدەب و ئەخلاق بێ هەر لە ئیسلامی شاوایە هەر لە دینی ئێمەی شاوایە ئەدەب پێش علمە ئەدەب پێش علمە ئەوەیش کە لە وەزاراتی پەروەردەوە وەرگیراوە پەروەردە و زانست ئەوەش لە ئیسلامە وەرگیراوە پەروەردە پێش زانستە تربیەت پێش علمە زۆر مهمە مناڵێ ئیسا زەلامەیە عالمە ئیسا شەیطان لە هەمومان عالمترە لە هەمومان زاناترە بەڵام شەیطانە ئینسان ئەگەر پەروەردە کرابێ علمیشی نەبێ نافەوتێ بەس ئینسانێ ئەگەر پەروەردەی نەبێ هەرچی علمی دنیا هەیە ئەو بێ لەوە زیاتر متەکەبیرێکا و فیزلێکا هیچ ئیسفادەیەکی پێ ناگەێنێ زەرەری لێ ئەدا کەسانی چاک و هیممەت بەرز بکەن بە هاوڕێی خۆیان خوێندکارەکانمان ئەبێ کەسانی لە مەکتەبە ئیسا تۆ ڕۆیتە ناو پۆلێک و 30 تەلەبەی تایە 40 تایە لەنا ئەو پۆلە مەڕۆ بووە بە هاوڕێی تەلەبەی مشاکس و ئاژاوەچی و تەممەڵ و ئەوەی کەوا کتابەکەی لە ماڵە فڕەدا ئیتر هەڵی ناگرێت تا کاتی مەکتەب بووە بە هاوڕێی تەلەبەی زیرەک چالاک یعنی فێریان کەین ئێمەی مامۆسا ئێمەی باوک ئەبێ مناڵەکانمان فێرکەین هاوڕێتی کێ بکەن هاوڕێتی تەلەبەی هیممەت بەرز بکەن تەلەبەیە بکەن کە قەدری خوێندن بزانێ قەدری ئەدەب و ئەخلاق بزانێ مناڵەکانمان خوێندکارەکانمان ئەبێ بە تەواوەتی یەکلا بوو بنەوە بۆ خوێندن لە کاتی خوێندنە
ئەبێ بە تەواوەتی مناڵێک را ببێتەوە بە خوێندن نابێ مناڵ بەڕاستی نابێ مناڵ ئیشێکی تری لاوەکی بکە نابێ مناڵ کاتی زۆری خۆی بە وەرزش و ئەمانەوە باتە سەر ئەبێ تەنزیمی کاتەکانیان بکەین کاتەکانیان بۆ ڕێکخەین وەرزش ئاساییە ئەگەر کاتێکی کەمی هەبێ لە کات خۆیە بەڵام نەک تۆپان و ڕاضە بوێتە هەموو ژیانی و لەوەدا لە ئەخیریشە لە 7 دەرسەکە فێ کوڕە لە 8 دەرس کەفتێ بەس لە چیان ناجح بووە وەڵا لە وەرزشە ناجح بووە 95 هەیە لە هونەریشە لەوانەیە 67 هەبێ و تەواوتر لە گشتی کەوتێ ئەیوا چۆنە بێ ئەی ئەم ساڵە ئەم هەموو عەزیەتە ئەم هەموو ناڕەحەتی باوک ئەیبینێ دایک ئەیبینێ مامۆسا پێت و ئەیبینێ حکومەت و وڵات پێت و ئەیبینن ئەو هەموو مەسروفە لەسەر مامۆساکەت ئەکرێ ئەو هەموو مەسروفە لەسەر تو ئەکرێ خوێندن لە هەندێک وڵاتەوە پارەیە ئیسە تۆ لەخوا بەزیا بێ بە بەلاش کتابت پێ ئەدەن بە بەلاش دەفتەرت پێ ئەدەن ڕەحلە بەلاشە سەف بەلاشە پۆل بەلاشە مامۆسا بە بەلاشە هەموو یا لە بانس ئەمەوە بەلاش نییە ئەمە گشتی لەسەر میزانیەی حکومەت دانراوە ئەیدە تۆ ئەبێ پیاو بیت ئەبێ قەدرەوە بزانیت باوک عەزیەتەخوا دایک عەزیەتەخوا نەک گشت کاتەکان هەر تۆپێکەوە دوای تۆپێک هەر تۆپ چییە یعنی حەد خۆی هەیە ئیسراحەت حەد خۆی هەیە هەموو شتێک کاتی خۆی هەیە نەوەک بکرێت هەموو کاتێ بۆیە ڕێکخستنی کات زۆر زۆر گرنگە ئەو مناڵە ئەبێت لە بچووکترین شتی ماڵۆ ڕێکی بخەین ئێمە باوکان ئەبێ هەوڵ بدەین مناڵمان لە ماڵە ژووری نووسنی یعنی تایبەتیان هەبێ ژووری خەوتنی تایبەتی لە کاتی خۆیانە ئەبێ بخەون نابێت ژووری نووسن تەلەڤیزۆنێکی تیادانەی بۆیان دوای ئەو مناڵە ناخەوە بەیانی هەڵ ئەسێ خەوی تێ لە ناو سەفا و ئەبێ ژووری نووسن تەلەڤیزۆنی تیان هەبێ ژووری نووسنی تایبەتی هەبێ مراقبەی ئەەکەی لە کاتی سعاتی ئەوەنە ئیتر تەواو تا ئەوەنە سەر تەلەڤیزۆن بکەیت تا ئەوەنە بخوێنی دوای ئەوە واجباتیشی تەواو کردبێ ئەبێ اینجا ئەبێ سەر تەلەڤیزۆنەمانە بکە ئەمجا لە کاتی خۆشی ئەبێ کاتی مراقبەی خەوتنیشی هەبێ لە سعات ئەوە نابێ بخەوێ مناڵ ژووری خەوتنی با ئیسراحەت بێ کاتی خوێندنی دیاریکراو بێ پۆشاک و ئەمانەی شۆرا بێ و حازر کرابێ شوێنی تایبەتی هەبێ کەلپەلەکەی مناڵ وایە پەنتڕۆم لایە فرادە قەمیسۆ لایە فرادە کتابی هەرێکێ وەلایەکە فرادە بەیانی سعاتێکی گەرەکە بەس وەدای پێڵا و جۆراب و ئەمانەیە بگەڕێ هەموو شتێ شوێنی تایبەتی خۆی هەبێ بۆی مناڵە عەزیەت نەخوا و مێشکی ساف بێ فێری کە فێری ڕێکخستن و تەنزیمی بکە لە ماڵۆ تەرتیباتێکی جوانی بۆ دروستکە هەموو شتەکانی با مرتب بێ کە ئەڕاتیش بۆ مەکتەب پێش ئەوە خۆتیش مراقبەیەکی بکە کوا قەڵەمەکەت کوا دەفتەرەکانت کوا چی جەدۆلەکەت چیت هەیە با ئەو شتانە بزانێ کاتی ئەچێ بۆ مەکتەب هەموو شتێکی مەزبوط بێ و حازر بێ خوێندکاری ئەگەر بێوێ پلەی باش بەدەست بێنێ یەکەم ڕۆژی مەکتەب و ئەبێ بخوێنێ تر تەواو لە یەکەم ڕۆژی مەکتەبە بێتە لەبە بخوێنێ ئەوجا ئەبێ بە پیاوێکی باش ئەوجا ئەبێ بە مناڵێکی زیرەک ئەوجا ئەبێ بە خوێندکارێکی زیرەک یەکەم ڕۆژە بخوێنێ نەوەک وەڵا ناخوێنێ تا کاتی ئیمتیحان شەوی ئیمتیحان تۆزێ و کتابەکە دێت دەست و خەوی تێ و باوێش کەدا و چووکە لی تێناگێ نەیخوێناوە لەگەڵ مامۆسایە نەبووە لە کات دەرسە بۆیە ئەو مناڵە سەیرەکەی مناڵێکی تەمەڵ دەرەچێ و لە ئەخیریشە ئەکەفێ ئەو بێتە بارێ بەسەر خۆمان و بەسەر مامۆسا و بەسەر مەکتەب و بەسەر بەڕێوەبەرایەتی بەسەر هەمومان نابێ مناڵ خوێندکار دوا بکەوێ لەوانەکانی هەوڵ بدەن با مناڵەکانتان غایب نەبێ لە مەکتەبە براینە هەندی ئاگاتان لە مناڵەکانتان بێ کچ و کوڕیش هەندێ مناڵ هەیە بەیانی لە ماڵ بۆ مەکتەب دەرەچێ بیستمە ئاگاتان لێیان بێ بەیانی بۆ مەکتەب دەرەچێت ئەڕوا بۆ شوێنێکی تر کاتێ دێتەوە لەگەڵ تەلەبەیە دێتەوە بۆ ماڵ ئاگاتان لە مناڵەکانتان بێ مناڵەکانتان بەو شێوە ئەخلاقی تێکەچێ پەیوەندیتان زۆر جار هەبێ لەگەڵ مدیری مەدرسەکانە لەگەڵ مامۆساکانیانە چی ڕۆژێ تەلەبە مناڵەکەت غایب بوێ یەکسەر محاسەبەی بکە درەنگ هاتنەوە زوو ڕۆیشتن با زووش نەڕوا مناڵ بۆ سەعات حەوت بچێ بۆ مەکتەب بەردەم مەکتەب و قەرەباڵغیۆمانە مادام سەعات 8 دەوامیەیە ئەگەر لە 8 دەوامی بوو با لە 8 چارەک کەم حەسەب ڕێگاکە کە ئەچێت بۆ قوتابخانەکەی کاتێ بچێت کە مامۆسا وتێتی ئەو کاتە بێنە ناو ئەو گەیشتە ئەو بڕاتە ناو ئەوەندە ئیشەکەی با مەزبوط بێ و ڕێک و پێک بێ ئینشاء الله تعالی